ئەگەر ئەتەوێت تاموچێژێکی زۆر تایبەت لە ژیان ببینیت، ژیانێکی زۆر خۆش بژی، ارضى بما قسم الله لك. پێویستە لە دڵەوە ڕازی بی بە هەموو ئەو شتانی خوا لە دنیادا بۆتی تەقسیم کردووە. پێویستە لە دڵەوە ڕازی بی بە هەموو ئەو جوانیانەی خوا لە دنیادا پێتی بەخشیوە. بڕۆ لە بەردەم ئاوێنەیە کابۆستە، پڕ بە دڵ سەیری فەیسی دەم و چاوت کە، پڕ بە دڵ سەیری نەخشی دەم و چاوت کە، لە دڵەوە ڕازی بە نەخشی چاوت، لە دڵەوە ڕازی بە نەخشی لوتت، بە نەخشی دەمت، بە نەخشی تەواوی ڕوخسارت. سیرێکی هەیکەل و باڵات کە. مەتر و هەرچەندێکی مهم نییە عەزیزەکەم، ئەوە مهمە تۆ قەناعەت بە جوانەکانی خۆت کەی، قەناعەت کەی لە دڵەوە تۆ کەسێکی جوانیت. کاتێک بەم شێوازە ژیایت، إذا أنت ذا قلب قنوع أنت ومالك الدنيا سواء. کاتێک بەم شێوازە سەیری جوانەکانی خۆت ئەەکەیت، ئەو کاتەی هیچ جوانێکشان لە جوانەکانی تۆ نادات، تۆ خۆت بە هیچ جوانێک ناگۆڕیتەوە. ئەو کاتە پێویستت بە تەجمیلی لوت نابێت، پێویست بە تەجمیلی برۆکانت نابێت، بە تەجمیلی لوت و دانت نابێت. تۆ ڕازی بە سروشتی خۆت. کاتێک بەم شێوازە بەم منطقە بیر ئەەکەیتەوە، القەناعەت كنز لا يفنى. جوانەکانی تۆ کۆتایی پێ نایە. ئەوانەی تەجمیلاتی لوت ئەکەن عەزیزانم، زۆربەی هەرە زۆریان لە ڕووی دەروونەوە زۆر ماندوون. ڕازی نییە بە قاڵبی لوتی، ڕازی نییە بە قاڵبی چاوی، بە قاڵبی برۆکانی، ڕازی نییە بە تەواوی قاڵبی لە شولاری. بۆیە خۆشبەختیان لە دەست داوە. هەرچی دکتۆر و تەجمیل هەیە تاقی ئەکەنەوە. لە کۆتایی دوای 12 نەشتەرگەری 13 نەشتەرگەری هەر ڕازی نابن لەبەر چی؟ لەبەر ئەوە بەو قەناعەتەوە ناژین. بۆیە عەزیزەکەم پێویستە هەمومان بەو قەناعەتەوە بژین. خوای گەورە ئاوا ژیانی کردووە، وەقەسەمنا بەینەهم مەعیشەتەهم فی الحەیاتی الدونیا. هەموو شتێکانی تەقسیم کردووە لە دنیادا، جوانی تەقسیم کردووە، باڵای تەقسیم کردووە، دەوڵەمەندی و فەقیری تەقسیم کردووە. بۆیە ئیرضە بیما قەسەم الله لەک. ڕازی بە بەوەی کەوا خوای پەروەردگار بۆتی تەقسیم کردووە، تەکون ئەسعەد الناس. ئەو کاتە تۆ لە هەموو خەڵک خۆشبەختتر ئەبیت، تام و چێژێکی زۆر تایبەت لە ژیان ئەبینیت.